هەموو ئەو ئامار و داتایانە خراە ڕوو کە هەم لە ژمارەی بەشداربووی وزەی کارەبا لە پارێزگای سلێمانی و هەم ئەو وزەی کە پێ ئەدرێ و هەروەها وزەی بەرەمهاتوو لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی. بۆیە لە بڕیاری ژمارە 90 بڕیارماندا بەوەی کەوە نووسراوێک ئاراستەی بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بکەین مەمبەستی پیاداچوونەوە پێدان وزەی کارەبای پێویست بە پێی ژمارەی بەشداربووانی وزەی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی ئیداری ڕاپەڕین و گەرمیان کاڵێن ئیداری ڕاپەڕین و گەرمیان بۆ پێدانی وزەی کارەبا ئەمە پارێزگای هەڵەبجەشەگرێتەوە لە بەرەوەی یەک بەڕێوەبەرایەتی گشتیە لەگەڵ پارێزگای سلێمانیە. هەروەها خاڵێکی تر پێشنیارمان کردووە بۆ ئەنجومەنی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە هەڵمەتی نەهێشتنی زیادەڕۆیی لە بەکارهێنانی کارەبادا دەست پێ بکاتەوە بە شێوەیەکی گشتی بۆ بەرژەوەندی گشتی هەموو لایەک. خاڵی سێمی بەرنامەی کارەکەمان بریتی بوو لە پرۆژەی ڕێخستن و دانان و بەکارهێنانی کامێرای چاودێری بۆ پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان بە مەبەستی دەرکردنی بڕیار یان ڕێنمایی یان ڕاستپاردە بۆ سنووری پارێزگای سلێمانی و دوای ڕاوێژێکی زۆر و بەشدارکردنی ئەندامانی ئەنجومەن و لەسەر پێشنیاری ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەن لەبەرەوەی پرۆژەیەکی زۆر گرنگە و پەیوەندی بە ژیان و سەلامەتی و پاراستنی سەرماڵی کۆی هاوڵاتیانی ئەم سنوورەوەیە. بۆیە پێشنیاریان کرد بۆ ئەوەی کەوا ئەمە دوا بخرێ بۆ کۆبوونەوەی داهاتوو بۆی بتوانین هەم ڕاوێژی زیاتری لێ بکەین و هەم سپۆڕ و شارەزایە یانی زیاتر بانکەین بۆ ناو کۆبوونەوەکە. بۆیە بە زۆرینەی ژمارەی دەنگی ئەندامانی ئەنجومەن ئەم پرۆژەیەمان دواخست بۆ کۆبوونەوەی داهاتوو.